بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەمجارەدا باس لە هەرێمی کوردستانەکەین کە بۆتە وڵاتی بەسەرچوونی حکوومەت و دەستەکان لە هەرێمی کوردستاندا بابزین چۆن بێگومان ئەم کابینەی ئێستا کابینەی نوێمی حکوومەتی هەرێم لە 6/11/2022ەوە ماوەی بەسەرچوو و حکوومەتێکی کاربڕێکەرە تەنها 3 مانگی ماوە بۆی ببێتە 3 ساڵ کە ماوەی کابینەی نوێم بەسەرچووە بە سەرۆکایەتی مەسرور بارزانی و جێگرایەتی قوبات تاڵەبانی بینە سەر دەستەکان دەستەی دەستپاکی هەرێم کە دەستەیەکی گرنگە دەکۆڵێتەوە لە بابەتی نەزاهە و ئەو بابەتانی کە بابەتی با بڵێن دەستپاکین سەرۆکەکەی ماوەی بەسەرچووە لە 13/5/2013 سوێندی یاسایی خواردۆ لە 13/5/2017 ماوەی بەسەرچووە یعنی تقریبا ئەکاتە نزیکی 8 ساڵە ئەم دەستەی دەستپاکیە ماوەی بەسەرچووە و هەر کاریژەکات. دیوانی چاودێری دارایی هەرێم کە لە ئێستادا لەگەڵ دیوانی چاودێری دارایی عراق لەسەر بابەتە هەستیارەکان لەسەر خەتن بۆ پرسی موچە و داهاتی نەوتی و نانەوتی سەرۆکەکەی ئەویش ماوەی بەسەرچووە لە 7/5/2014 سەرۆکەکەی سوێندی یاسایی خواردۆ لە 7/5/2018 ماوەی بەسەرچووە نزیکەی ئەمیش تقریبا 7 ساڵە ماوەی بەسەرچووە لە 2/5/2023 سەرۆکەکەی دەستی لە کار کێشایەوە ئێستا کەسێک بە وەکالەت سەرۆکایەتیەکات بینە سەر کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم سەرۆکەکەی ماوەی بەسەرچووە بێگومان لە 23/12/2014 سەرۆکەکەی و ئەندامانی ئەنجومەن سوێندی یاساییان خواردووە طبعاً ئەمە لەلایەن پەرلەمانەوە ئەم دەستەیە با بڵێن هەڵەبژێرێ لە 23/12/2019 ماوەیان بەسەرچووە کاتیان بەسەرچووە واتە نزیک بە 6 ساڵە ئەمانیش ماوەیان بەسەرچووە لەو ماوەی کە هەبوون توانیان لە 2017 ڕاپرسی ئەنجام بدەن و لە 2018 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدەن هەر بۆ هۆیەوە نەیانتوانی هەڵبژاردننی عراق ئەنجام بدەن کە ماوەیان بەسەرچوو بوو دەستەی مافی مرۆڤ یێرم کە دەستەیەکی گرنگە لە ڕەوشی مافەکانی مرۆڤ دەکۆڵێتەوە ئەویش سەرۆکەی ماوەی بەسەرچووە لە 2/6/2021 سوێندی یاسایی خواردووە لە 2/6/2025 ماوەی بەسەرچووە ئەمیش نزیکی 3 مانگە ماوەی بەسەرچووە بینە سەر ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم بێگومان لە 30/4 ساڵی 2014 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کرا بەڵام لە 24/6/2014 سوێندی یاساییان خوارد لە 24/6/2018 ماوەیان بەسەرچوو و کۆتاییان هات هەرچەنە پەرلەمانی کوردستان بە نایاسایی تەمەنی درێژکردنەوە بەڵام لە 24/9/2023 دادگای فیدراڵی هەڵی وەشاندنەوە و کۆتایی بە ئەنجومەنی پارێزگاکانیش هێنا ئەمەی باسمان کرد هەرێمی کوردستان بوو کە بۆتە وڵاتێکی بەسەرچوو لە بواری حکومداری چ لە حکوومەت چ لە ئەنجومەنی پارێزگاکان چ لە دەستەکان